txt ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت ئەو فایلە ئەگەر بمانەوێت ناوی ئەو فایلە ببینین کۆماندێکی ترمان هەیە وەکو ئەبینن کۆماندێکی ترمان هەیە بە ناوی کات ئێمە ئەگەر بمانەوێت ئەو فایلە ببین کۆماندێکی ترمان هەیە بە ناوی کات کە ئەویش ئەڵێ کات new .txt وەکو بینن ناوی ئەو فایلەمان بۆ ئەهێنێت کە ئێمە هایەکە بوو کە هایەکەمان لە ناوی دانا ئەو هایەکەت بۆ ئەهێنێت کە چی لە ناوی ئەو فایلە هەیە بۆ نەشتێکی تر هەیە تۆ ئەگەر بۆنە ئیکۆ بکەی بڵێ هەر ئەمە ئۆتۆ کۆمپلیت بەڵام بۆ نووسینەکە بگۆڕی بیکەیت بە hello new user ئێستا لەگەر بمانەوێت وەکۆ بینن ئەو شتێک کە ئێمە نووسیمان ئۆڤەڕایت بوو لە ناو فایلەکە یان ئەوە نەبوو زیادی کاتە سەر زیادی کاتە ناو فایلەکە بەڵکو ئەوەی یەکەمی سڕیەوە ئەوەی دووهەمی زیاد کرد باشە تۆ ئەگەر ویستت زیادی کەیتە سەری ینی چۆن ینی بۆ نەتۆ بتەوێت ئەوەی یەکەم نەسرێتەوە بەڵام تێکسی دووهەمی زیاد بێتە سەری ئەوە لە ڕێگەی هەمان کۆماندە نووسین بەڵام یەک شتی بچووکی بۆ زیاد دەکەین hello new user بۆ ناماکەینە hello old user لە لای نیشانی گەورەترەکە یەک نیشانی تری گەورەتری بۆ زیاد دەکەین وەکو بینن ئەگەر ئێستا بکەین ئەگەر ئێستا کە ڕەنمان کرد وەکو بینن تێکستە کۆنەکەی نەسریەوە و تێکستە تازەکەی ئات کردە سەر تێکستە کۆنەکە بۆ شێوە ئەوکۆ بێرن ئەتوانیت دەستکاری و فایلانە بکەیت با بڵین نزان کۆمادێکی تریچی ماماوە بەڵێ کۆمادێکی ترمانیش هەیە ئەمش هەر بۆ دروستکردنی فایلە ئەم کۆماندێش هەر بۆ دروستکردنی فایل بەکارەهێنرێ بەڵام کە ئێمە ئیکۆکەمان بەکارهێنا ئەبوایە شتێکمان لە ناوی بنووسایە بۆ نەبنە وشەی های یانەکو شتێکمان لە ناوی بنووسایە بۆی بمانتوانێت فایلەکە کریایکەین بەڵام لەگەڵ ئەم کۆماندی تەچە تۆ ئەتوانیت بەو شێوە تۆ ئەتوانیت هیچیش نەنووسیت و فایلەکە دروست بکەیت گەرەسێمە ئەڵێز بکەین بۆ کۆبینێن ئەمە فایلەکەیە ئێمە دروستمان کردو بێ ئەوەی هیچ ناوی بنووسین ئەگەر بۆن تاقیشیکەینەوە بۆ کۆبین ێستا هیچمان بۆ دەرناچێتە بۆ لەبەر ئەوەی ئێمە کۆبینیشمان بۆ دەرنەچوو بۆ لەبەرەوەی ئێمە هیچ شتێکمان لە ناو فایلەکە نەنووسی بوو بەڵام ئەگەر بۆ نمونە بۆ شێوە هەر هەمان تێکست یان با بڵێن هەمان شت خێنە ناو فایلی test.txtەکە txt اینجا کەت بکەین وەکو بینن ئێستا ئەوەی بۆمان ئات کردە ناو ئەو فایلەوە ئەمەش کۆماندی تەچ بوو بە ئیکۆ دروست دەکرێت و بە تەچەکەش دروست دەکرێت هەردووکیان توان بەکاربهێنن باشە ئێستا ئەگەر ئێمە بمانەوێ بۆ نمونە وەکو نۆتپادێکیان وەکو شتێک ئیدەتەرێکمان هەبێت بۆی بتوانین ناوی فایلەکە بە ئاسانی ئیدت بکەین کۆماندێکی ترمان هەیە بە ناوی نانۆ بۆ شێوە نیە نانۆ ناوی فایلەکە بۆ نەنی user.new.txt وەکو بینن ئێستا وەکو کۆماند لاینێکی بۆت کردەوە کە تۆ ئەتوانیت بە دڵی خۆت شتی تیا بنووسی وەکو وایە ینی ئەتوانی ئینتەرکەی ئەتوانی بە دڵی خۆشتی تیا بنووسیت و ئیشی لەگەڵ بکەیت ئەگەر بۆ نەبتەوێت سەیڤیکەیان کۆنتڕۆل ئەکسەکەیت کۆنتڕۆل ئەکسەکەت کرد پێ دەڵێ سەیڤەکەیت و ئەڵێ یەس تۆ ئێستا سەیڤ بوو یان وەکو ئەتوانی ئەمە وەکو بەشکەوەی کۆماند نۆتپادێکت بووە کاتەوە کە ئیشی تیا بکەیت شەوەیەکی تریش هەیە ئەمەشتان پێ ئەڵێن get edit get عفوان چۆن نووسرا بوو g edit بۆ شێوە g edit new txt بەجایەکی تر
باش یاک دووسێ هاوڕێیان ئەمە کۆمەڵێکی تر لەو کۆماندانە بوو کە پێم وایە گرنگە و ئەبێتە بیزانن ئیسفادەیان لێ بکەن. شتێکی تریش هەیە حەزەکەم پێتان بڵێم، مەرج نییە و هەموو کۆماندەکان لە بەرکەی مەرج نیە ئەم کۆماندانە لە بەرکەی بە هیچ شێوەیەک، تەنها بزانە کە کۆماندی وا هەیە، تەنها بزانە کە ئەم ئیشانە بە کۆمان دەکرێت. ئەوە لە داهاتوو ئەگەر خۆت بۆنە ئیشت بار کۆماندێک بکەوێت و ئەڕۆی سێرچی بۆ ئەەکەیت و ئەیدۆزیتەوە ئەو کاتە، بەڵام ئەبێ بزانی کەشتی وا هەیە، نەک دوای ئەوەی کە بۆ نەکێشێکت توش ئەبێت نازانشتی وا هەیە یانەکوونە کە بۆن ئەمانت بینە بەرچاوڕوونیەک دەبێت لەسەر مۆزوعەکە چییە و هەر شتێکی لێ ئەزانی دەوانێت و کاتە لە پیتێکە هەڵە بکەیان دە شتێکە یەک سێرچی بەسیدی بووە کە دووسێ جا سێرچت بۆ کرد ئەو کاتەی تر خۆی ئۆتۆماتیکی لە بەریەکەی پێویست ناکات زۆر زەخت لە خۆت کەی بۆ لە بەرکردنی یان شتێک. تاوەکو ڤیددیوەیەکی دیکە خواتان لەگەڵ بێ.